خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرۆکی فەڕەنسا بە سەردانێکی فەرمی گەشتە بەغداد و چەندین دیداری لەگەڵ لایەنە سیاسیەکان و بەرپرسانی عێراق ئەنجامدا بۆی شکستی هەرێم و لاوازبوونی پێگەی هەرێمیش سەرۆکی فەڕەنسا نات بۆ هەولێر و بەرپرسانی هەرێم بۆ دیدار لەگەڵ ئیمانوێل ماکرۆن چوون بۆ بەغداد لە دیدارێکیشدا لەگەڵ مستەفا کازمی سیروان بارزانی ڕایگەیان شانازی بە عێراقی بوونەوە دەکەن و کار بۆ سەقامگیری و سەروەری عێراق دەکەن ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر لاوازبوونی پێگەی هەرێم لەسەر ئاستی ناوخۆ عێراق و جیهان دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر ئیسماعیل نامق مامۆستای زانکۆ سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. سەردانەکەی ئیمانوێل ماکرۆن بۆ عێراق و بانگهێشکردنی بەرپرسانی کورد بۆ بەغدا بۆ کۆبوونەوە لەگەڵی خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت هەرچەندە میدیاکانی پارتی دەڵێن ماکرۆن لەبەر کەمی کات سەردانی هەرێمی نەکردووە بەڵام لە بنەڕەتدا بەهۆی شکستی سیاسی هەرێم و بەهێزبوونەوەی بەغدایە. ئەگەر سەرنج بدرێتەوە ڕووداوانەی لە مێژووی سیاسی باشووری کوردستاندا ڕوویان داوە دەردەکەوێت شکستی سیاسی دەسەڵاتدارانی هەرێم و بە دیاریکراوی پارتی دیموکرات وای کردووە گەلی باشوور دەیان جار چانسی چارەنووسساز لەدەست بدات کە خزمەتی گەورەیان بە دۆزەکەی دەکرد هەرەوەش وای کردووە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو پێویست چاویان لە هەرێمی کوردستان نەبێت و زیاتر سەرنجیان لەسەر بەهێزکردنی ناوەند بێت. هەرێمی کوردستان لە سایەی پارتی و یەکێتیەوە لە هەموو ڕوویەکەوە شکستی هێناوە لە ناوخۆدا بارودۆخ ئەوەندە خراپ بووە کە خەڵک ئارەزوو دەکەن لەلایەن حکوومەتێکی عێراقی عەرەبیەوە ئیدارە بدرێن تا لەلایەن دەسەڵاتێکی گەندەڵی کوردیەوە. داواکاری گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بۆ سەر بەغدا دیارترین نمونەی شکستی حکومڕانی ئەو دوو حیزبەیە کە لای کوردانی ناوچە دابڕێنراوەکانیش وێنەیەکی ناشرینی حکومڕانی کوردیان دروست کردووە. بەپێی ئەو زانیاریانەی لەبارەی سەردانەکەی ماکرۆن بۆ عێراق لە میدیاکانەوە بڵاوکراوەتەوە ئامانجی سەرەکی سەردانەکە دەستوەردانەکانی تورکیای لە ناوچەکە بەگشتی و عێراق بە تایبەتی بەو پێی تورکیا ئێستا بووەتە سەرێشەیەکی گەورە بۆ ئەوروپا و ئەمریکا پەلاماری دراوسەکانی دەدات و بەرژەوەندی زلهێزەکانیش دەخاتە مەترسیەوە ئەوەش لە لای ئەوروپیەکان و ئەمریکاش پەسەند نییە. لەگەڵەوەی دەسوەردانەکانی تورکیا لە عێراق پەیوەندی ڕاستەوخۆی بە هەرێمی کوردستانەوە هەیە بەو پێی دەگوترێت بردومان و لەشکرکێشیەکان بە چاوساغی پارتی دەسەڵاتدار لە زۆنی زەرد ئەنجام دەدرێن کەچی سەرۆکی فەڕەنسا نەهاتە هەولێر و لە بەغدا چاوی بە سەرۆکی هەرێم کەوت کە ئەوە وەک شکستێکی گەورەی دیبلۆماسی بۆ هەرێمی کوردستان هەژمار دەکرێت. لەلایەکی تر ئەو متمانەی کازمی لە ماوەی چەند مانگی کەمی دەسەڵاتیدا لای کۆمەڵگەی نێودەوڵەتی دروستی کردووە وای کرد زیاتر بایەخ بەناوەند بدرێت ئەوە تا ئەمریکا هەزاران بەڵگەنامەی بەرپرسانی عێراقی ڕادستی کازمی کردەوە لە کاتێکدا پێشتر ئامادە نەبوو ئەو بەڵگەنامانە بداتەوە دەست هیچ کام لە سەرۆگەزیرەکانی پێشوو ئەوەش لە ترسی بەکارهێنانیان لە ململانێ سیاسیەکاندا. ئێستا بیری خێڵەکی لای بەرپرسانی باڵای کوردوای کردووە هەرێمی کوردستان بەسەر زۆنی سەوز و زەردا دابەش ببێت هیچ کات هەست بەبوونی حکوومەتێکی یەکگورتووی کوردستانی نەکراوە. پارتی خاوەنی هێز و دەستگای هەواڵگری و سەرچاوەی ئابووری سربەخۆی خۆیەتی لە بەرامبەریشدا یەکشەتی بە هەمان شێوە بۆیە بڕیارەکانی حکوومەتەکەی پارتی تا سنووری دێگەڵە کاریگەریان هەیە کە ئەوە لە ئاستی نێودەوڵەتیدا زیانی گەورەی بەناو و ناوبانگی هەرێم گەیاندووە لەگەڵەوەشدا مەترسی گەورەی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی دەستوری دروست کردووە بەو پێی لە ئەگەری بەهێزبوونەوەی حکوومەتی عێراق دوور نییە هەمان ڕووداوەکانی ڕابردوو کارەساتەکان بەسەر گەلی باشووری کوردستان دووبارە نەبنەوە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە ئاستیدا چاودا نەخەن وەک چۆن لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر بەخێر بێ سپاس زۆر سپاس. ئەگەر سەرتالەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت بۆ کاری نەهاتنی سەرۆکی فەڕەنسا بۆ هەولێر و چوونی بەرپرسانی هەرێم بۆ بەغداد بۆ دیدار لەگەڵی بۆچی دەگەڕێتەوە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان
طبعا وەکو لە ڕاپۆرتەکەشتانە ئاماژەتان پێکرد ئەوەی بەداخەوە دەستگاکانی ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان ینی کردویانە بە عادەت هەموو جارێ شکست لە دوای شکست ئەم شکستانە بە سەرکەوتن بە خەڵکە فرۆشنەوە ئەبینی ئەمڕۆ طبعا کورد لە لاوازترین پێگەیەتی سەرۆکی هەرێم خۆی و هەردوو جێگرەکەی ڕۆیشتوونە ساعاتە 2 ساعت چاوەڕێیان کردووە تا ماکرۆن ببینن لەم لا وەفدێکی حیزبی تر ڕۆیشتووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردە سیاسیەکانی حیزب عەرەبیەکان و شیعە و سونیەکانیان بینیەوە لە بەغداد یعنی بە دوو وەفد چوونە وەفدێکی حیزبی لەم زۆنەوە ڕۆیشتووە وەفدێکی حکومیش کە لە ئەلاساس بە ناوی هەرێمی کوردستان و ئەوانەوە ڕۆیشتووە بەڵام ئەبینیت میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان هەموو ئەم شکستانە بە سەرکەوتن پیشانەدات یعنی باسی بەشان و باڵی سەرۆکی هەرێم و هەرێمی کوردستان و ئەمانەیە هەڵەدا کە ئەلاساس ماکرۆن هاتبێت لە بەغا چاوەڕێ ئەمانی کردبێت ئەمان بڕۆن بۆی کە چاگوچۆنی لەگەڵ ماکرۆنا بکەن و بەسەیەکیان پێ هاتبێت ینی بەڕاستی کۆمەڵ شتەوترێت ئەلاساس ماکرۆن کاتی نەبووە ئەم شتانە ماکرۆن بۆ کاتی هەبوو فەیروز و نازان ماجدە ڕۆمی و کێ لە لوبنان و ئەوانە بینێ چۆ بۆ ماڵەکەیان بەڵام کاتی نەبووە بێ بۆ هەرێمی کوردستان ئەمە یعنی گەورەترین شکستە بەڵام بەداخەوە ئەو سیستمانی کە نادیموکراسی میدیای کۆمەڵی میدیایان دروست کردووە ئەم میدیایانە بە پارەی خەڵک دێنجارێکی تر خەڵک فریوە دەن و فێڵ لە خەڵکەکەن دێمە سەر بەشی دووەمی پرسیارەکەت یا خۆت ناوەڕۆکی پرسیارەکەت ئەوەی کە جەناب ئاماژت پێکرد ماکرۆن من پرسیارەکەم ماکرۆن بۆ بێ بۆ هەرێمی کوردستان بۆ بێ بۆ هەرێمی کوردستان ینی جوانی هەرێمی کوردستان جوانی هەرێمی کوردستان لە چیایە حکوومەتێکی دوو ئەوەت هەیە ینی دوو زۆنت هەیە لە ناوخۆیە تا بڵێ داغان و تێکشکا و ناکۆکی هەیە حکوومەتێکی ئەوەت هەیە کە بنەماڵ و خێڵ دەستیان بەسەراگرتووە لە ڕووی ئابووری و ئیفلاسی هێناوە لە ڕووی سیستمی سیاسیەوە ینی بە تەواوی مفلیسە هەموو سەروەت و سامانی ژێر زەوی و سەرزەوی هەموو ئەمانەت فرۆشتووە بە وڵاتانی دەوروبەر و قەرزار کەوتووی لە ڕووی سیستمی تەندروستیەوە ئەبینی کە چۆنە لە ڕووی سیستمی پەروەردەوە ئەبینی چۆنە یعنی چه جوانیەک هەیە تاوەکو ماکرۆن بێسەردانی ئەم هینە بکات ئەگەر ئێمە سیستمێکی سیاسی جوانمان هەبووە با بوون لە ڕووی ئابووریشەوە لاواز بووینایە سیستمێکی سیاسی جوانمان هەبووە ینی شێوازێکی هەڵبژاردننی جوان ینی سیستمی سیاسی جوان چییە؟ حکومڕانیەکی باش دەسا و دەستکردنێکی باشی دەسەڵات دوو بنەماڵە دەستیان نەگرتبایە بەسەر هەموو جونگە ئەساسیەکانی ئەم وڵاتەیە و هێزی چەکدار و ئەوەی کە لە راپۆرتەکەشتانە ئاماژەتان پێکرد و هەمووی هەردوو ئەم دوو بنەماڵەیە خودت ئەم دوو هێزە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم لا و پارتی دیموکراتی کوردستانیش لەولا هەمویان ینی هێزی چەکداری خۆیان هەیە دەستگای مخابراتی خۆیان هەیە میدیای خۆیان هەیە تەنانەت لە ناو هەریەکێک لەم حیزبانەیە ئەشخاصەکان میدیای خۆی هەیە ئەبینی سەیری کە ئیمڕۆ کاگەر سەیری هەندێک لە میدیاکانی پارتیکەی هەندێکان تەرویجیان بۆ سەردانەکەی سەرۆکی هەرێمە کرد بۆ بەغداد هەندێکشان ڕەنگە بە 4 و 6 باسییان نەکرد دەبێت ئەمە ئەم لێکترازانە ئەم دابڕاویە ئەم داغانبوونی هەرێمی کوردستان وای کردووە کە پێگەکەی بێهێزە لە بەرامبەر وڵاتانە لە بەرامبەر بەغدایە و لە بەرامبەر لە ناوخۆشە کۆدەنگیەکی ئۆتۆنیە ئەبۆی ئەمە وای کردووە کە وەفدی وڵاتان دێن نایە سەردانی هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی ئێستاکەش کە بینین مستەفا کازمی هاتووە زۆر بە بەهێزیەوە هاتووە ئەوێ چاکسازی بکات چاکسازی تەنها من ئاگاداری یەک دوو لێدوانی بووم کە ئەوێ چاکسازی بکات لە زاخۆوە هەتاوەکو بەسڕە و فاو ئەوانە ئەوێ چاکسازی بکات لە دەواازە سنوورەکانە یان یەک وڵات بێ خاوەن یەک سیادە بێت ناکرێت ئەم هێزە میلیشیانە هەبێت ئیتر لە هەر ژێر هەر ناوێکا بێت جا میلیشای حەشدی شعبیە نەزەم شیعیە یەکێتیە پارتیە نازم هەر یەکێک لەمانەیە نابێت حیزب وەکو بە پێی یاسای پارتە سیاسیەکان چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراقا حیزب نابێت میلیشای هەبێت نابێت چەکداری ئەگەر هەیبێت طبعا بەداخەوە ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ ناکرد ئەگەر هەیبێت یەکێک لەو ڕێوشێنانی کە ئەگیرێتە بەربەرامبەری ئەوەیە ڕێگەی پێ نەدرێت لە هەڵبژاردنە بەشداری بکات یعنی چی تۆ حیزب هێزی چەکداری خۆی هەبێت دەستگای مخابراتی خۆی هەبێت ناکرێت ئەبێ حیزبەکە حیزبێکی مەدەنی بێت جارێکی تر بگەڕێمەوە سەر جەوهەری پرسیارەکە لەبەرەوە هەرێمی کوردستان لەو پەڕی لاوازیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتی و بینی لە ناوخۆیان لێکترازانێکی گەورە هەیە حیزبە سیاسیەکان ڕێک نین و لە هەم ئەم ڕوانە وای کردووە کە هەرێمی کوردستان لاواز بێ بۆ یەکە وەفدی وڵاتانیش دێن
ئەم لاوازیانە بە نظر اعتیبار وەرەگرن بۆیە سەردانی ناکەن. باشە بەزوت دەبوو بڵێن سیستەمێکی حکومڕانی جوانیان شتێکی جوانمان هەبە تاوەکو سەرۆکی فەڕەنسا وڵاتانی تر بێنە هەرێم جوانیکیان نەهێشتۆتەوە دەسەڵاتداران لەم وڵاتە نەخێر هیچیان نهێشتۆتەوە یعنی هەڵبژاردن ئەبینی بەو شێوەیە کرد هەر کاتێک کە خۆیان ویستیان ئەو کاتە هەڵبژاردنەکەن کە هەڵبژاردنیشان کرد ئەوەندەی بۆیان بکرێت تەزویرەکەن لە تەزویرەکەشە لە دوای ئەوەی کە ئەنجامەکانیش ڕاگەیەندرێت هەر دەستکاری ئەنجامەکانەکرێت ئەنواوە ئاشکال ینی فێڵ و گزی و ئەم شتانە ئاکرێت و شێوازی بەڕێوەبرنەوەکە ئەوەیە کە ئەیبینیت ینی پێشتر زۆر جار بانگەشەی ئەوەیان کردووە و ینی خۆیان بۆ باداوە کە ئێمە سیستمێکی اقتصادی باشمان هەیە ینی پشت بە ئابووری خۆمانە بەستین بە تایبەتی مەسەلەی ئابووری سەربەخۆوانە کە پێشتر زۆر ینی مێشکی خەڵکیان پێبردبوو هەروەها باسی ئەوەیانەکە کە سیستمێکی سەربازی و مەسەلەی پێشمەرگە و ئەمانە باشە و سیستمێکی تەندروستی باشان هەیە مەسەلەی سیستم و ئەمانی کە ئەم بانگەشانی کە تۆ ئەیکەی ئەمە لە کاتی ئەوەیە دەرکاتی ئەزمەیە دەرەکەوێت کە تۆ تووشی ئەزمەیەکە بی داڕوخێ هەر داتەپیوە هەمووی داتەپیوە ینی تۆ بۆ نمونە لە 16 ئۆکتۆبرە ئەم هەموو هێزی پێشمەرگەیەت هەیە نەیانتوانی ینی شەڕ بکەن لە بەرامبەر حەشدی شعبیەوانەیە ئەبینی لە 24 ساعتە کەرکووک و سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان درا بەدەستەوە کەواتە دەلالتە لەسەر ئەمە سیستم نییە سیستمی تەندروستی ئەبینی بۆ نمونە کە تووشی کۆرۆنا بووی سەرەتا ڕاستە خەڵکیان وەکو ئەوە یەکسەر وەکو مریشک و کەڵەشێرەوانە کردە ژوورەوە بەڵام دەبینی کە هەر ئەوەندە تۆزێ خەڵک دێت دەرەوە سەیری کە خەڵک چەندێکم برێ ئەگەر مقارنێکی بە سیستمی تەندروستی وڵاتانی تر هەر ئەمە بەڕاستی جێگەی گریانە جێگای داخە کە نە سیستمێکی وات هەیە بینی خەڵک بە پارەی خۆی بتلی ئۆکسجین نیە نازامچینی ئەنوا ئاشکالەوە سیستمی پەروەردەکەی ئەیبینی و سیستم ئابوووریەکە زۆر واضحە بینیمان کە بەرگەی بەسیطترین ئەزمەی مالی نەگرت هەر لە مجرد بەغدا پارەی نەنار ئەمان ئیتر پارەی مۆزەفیان پێنەدرا کەوتنا ئەڵێن ئیساکاڵێن 27 میلیارد قەرزارین هەموو پرۆژە و شت ڕاوەستاوە باشە پاساوانە هەیە بە تایبەتی بۆ دۆخە ئابووریەکە دەڵێن عێراق بە قسەی خۆیان عێراق بودجەی لێ بڕیون نرخی نەوت دابەزیوە بۆی کۆرۆناوە داهاتیان کەمی کردووە بەردەوام ئەو پاساوانە دەڵێنەوەی پێشتیش لە 2014 دایان و شەڕی داعشمان هەیە کاک حەکیم ئەزانی ئەگەر تۆ وڵات بێ خاوەنی سیستم بێت یعنی ئەمانە مبەڕر نین ئیساکای بینی ئێمە هەموو وڵاتانی دنیا بەهۆی کۆرۆناوە ئابوووریەکەی ڕوبەڕووی زیان و زیانی گەورە بۆیەوە بەڵام لە هەمان کاتە ئەمە تەسیرێکی وای نەکردە سەر ژیانی خەڵک موچەی خەڵکیان نەبڕی موچەی خەڵکیانەوە نەبوو ینی تۆ مانگی نۆیە هێشتا موچەی مانگی سێت نەداوە ئەگەر تۆ سیستمت هەبێت ئەبێت تۆ پاشەکەوتت هەبێت لە جاتی ئەوەی کە تۆ پێی پارەی فەرمانبەر بە ناوی پاشەکەوت وانە بخۆی ئەبێت تۆ پێشتر ئەو پارانی کە هاتوۆتە ئەم وڵاتەوە ئەم هەموو نەوتەی کە فرۆشتوتە ئەم هەموو گرێبەستەی کە کردوتە و شیرینی دووەرگرتووە ئەم هەموو داهاتی ناو خۆ و مەرزەکان و نازام چی هەبووە ئێمە حقول نییە تۆ بڵێ دەغیلەکەم بەتاڵە ئەی ئەم پارانە چی بەسەر هات یعنی خۆ ئەگەر هەر کەسێک تەنانەت ئەگەر زۆر عقلێکی اقتصادی بە قوتیشی نەبێ هەر خەڵکێکی ئاسایی کاتێک کە پارەیە گۆرەگری خۆ بەشێکی هەر پاشەکەوتەکە ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش خۆم پەندەر ناو کوردیە هەیە کوردەواریە هەیە باشە ئەمانە کوا ماڵە سپێکە ماڵە سپێکیان چی لێ کردووە ئێستاکە ئەم ڕۆژە بە ڕۆژی ڕەشی نازانم یعنی بە ڕۆژی ڕەشی دەزانی بۆ میلەت بڵێن بزەبەت ینی ڕۆژی ڕەشە بۆ میلەت کە ئەم ڕۆژە ڕەشیان بەسەر میلەتە هێناوە میلەت کەوتۆتە ژێر کاریگەری و ژێر چەپۆکی کۆمەڵێ دەسەڵاتداری بێبەزەیی کە ئەبینێت میلەت لە کاتێکە نان نییە بیخوات موچەی فەرمانبەر نادرێت بەڵام ئەو دزیەکانی زیاترە بێت ئەو لە سنوورەکان خاڵە سنووریەکانەوە زیاتر شت بە قاچاخە هێنێ زیاتر دەرمانی بۆ من ئەکسپایر شتی ئەکسپایر ئەێنێت دەرخواردی ئەو میلەتەیەدا بۆی ئەگەر پارێکشی لە گیرفانەمێت دواتر لە ڕێگەی دکتۆر و نازانچی و نەخۆشخانە تایبەتەکانی خۆیان و لە میلەتی بسەنەوە بەڕاستی ئەمە زۆر جێگای داخە ینی ئەم دەسەڵاتدارانە ئەڵەی ئەم میلەتە دوژمنیانن زۆر بەداخەوە مامەڵە لەگەڵ وەکو دوژمنێکی زۆر سەرسەخت مامەڵە لەگەڵ ئەم میلەتەیەکەن ئەڵەی ئەم میلەتە ڕۆژێک لە ڕۆژان باوەشی بەزەی بۆ ئەم دەسەڵاتدارانە نەکردوێتەوە ئەڵێ ئەم دەسەڵاتدارانی بەخێو نەکردو ئەڵەی لە گوندەکانە پەنای نەداون ئەڵەی ئەو کاتی کە ئەمانە لە شاخ بوو نان و ئاوی نەداون زۆر ینی بەڕاستی جێگەی داخە چۆن وا بەم میلەتەی خۆیانەکەن ئەگەر یەک تۆزێک بەزەییان هەب یەک تۆزێ ئەویان هەبێ کە چاکیان لە بەرچاو بێت نابوویان بە میلەتە بکردا میلەت ئەبینی ڕۆژانە لە کەناڵەکەیەوە لە کەناڵەکانی ترەوە خەڵک دێتە سەرجادە دەسەکا بە گریان پارەی نییە پارەی شیری نییە پارەی دایبینیە بۆ مناڵەکەی ئەمە چۆن وڵات بەم شێوە بەڕێواچێت ینی نازانم ئەمانە بەزەیی و مەسلەی
سۆز و عاتف و هیچیان تیانی نازم لە هەموو شتێکدا شۆراونەتەوە یاخود نایبینن بەڕاستی ئەمە جێگەی ینی خەمێکی زۆر زۆر گەورەیە. باشە بەس وەکو ئەوە لاواز بوون لە سەراسی نێودوڵەتی کە بۆ نمونەوەی کە بەڕێزت باسکرێ ئێمە دەبین لە سەردەمی پێش بڵێن کاتی شەڕی داعش سەرۆکی وڵاتانیش داهاتن بۆ هەرێم بڵێن ئێستا ئەمە بەرهەمی ریفراندۆمەکەیە کە ئێستا خەڵک نایەت یاخود پەیوەندی بە هاتنە سەرکاری مستەفا کازمیەوە کە بەرپرسانی باڵا دێنە عێراق و نیان هەرێم؟ نەخێر ئەزانی کاک حەکیم ئەو ریفراندۆمە زیانێکی زۆر زۆر گەورەیدا لە میلەتی کوردستان لە هەموو پارچەکانی تریش بۆ لەبەرەوەی وڵاتانی ئەوانەی کە دۆستی کورد بوون ئەم فەڕەنسایە ئەمریکا بەریتانیا ئەمان ئێمە طبعاً بە دۆستمان زانیون چونکە لە قۆناغی مێژوویەکان ڕاست ئەگەر لە قۆناغێکا پشتگیریان نەکردە بینیان جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە بڵێن وەکو پێویست لەگەڵمانە مامەڵیان نەکرد بەڵام لە قۆناغێکی ترا پشتیوانیان کردوین ینی هەر هەوڵەکانی فەڕەنسا و وڵاتانی تر بوو لە ئەنجومەنی ئاسایشە هێڵی 34 و 36یان دانا کە ڕێگەیان لە حکوومەتی عێراقی گرت جارێکی تر هێرش نەکاتە سەر هەرێمی کوردستان و ینی هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی پارێزرا و ناوچەیەکی ئارام وێ ناکرد و بۆ بڕیارە. ئەم وڵاتانە زۆر دەستیان بە کوردەوە بوو زۆر هەوڵیاندا لە ساڵانی ڕابردووە ئەزمموی دیموکراسی على الأقل لەم بەشەی خاکی عێراق کە هەرێمی کوردستانە پەرە پێ بدرێت بۆی نمونەیەکی جیاواز ینی ئەمانە کە بەتایبەتی فەڕەنسا و بەریتانیا ئەمریکا نازانیان چونکە تەجروبەی تری لە وڵاتانی تریشە ڕادێک ئەو ئەمریکاش ڕاستە ئەمانە هێزێکی اقتصادی گەورن ڕاستە هێزێکی ئەسکەری گەورن هێزێکی سیاسی گەورن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمانە خاوەن سەقافەتن خاوەن نمونەی باڵان بۆ حکومڕانی بۆیە ئەبینی چەندین ڕێکخراویان هەیە لە بواری دیموکراسی و مافی مرۆڤ ئەوانەیە کە لە وڵاتانە ئیشەکات ئەیانەی پاڵپشتی ئەو میلەتانە بکەن بۆ ئەو میلەتانە بڕۆن بەرەو پێش جا دەستێکی زۆریان ینی بە کوردەوە بۆ پشتگیری کوردیانە کرد بۆی کورد وردە وردە هەنگا و بە هەنگا و بتوانێت بڕاتە پێشەوە ئەوە بوو کرد لە ریفراندۆمە لە ناکاتێکە ینی شەڕی داعش تا کۆتایی پێ نەهات بوو ئەبینی سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە تەحدید کاک مەسعود ینی بڕیارێکی تاکڕەوانە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ڕای خەڵکی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان حساب بۆ حیزبە سیاسیەکان بکات تاکڕەوانە بڕیاری داوتی من ریفراندۆمەکەم ئەم وڵاتانی کە دۆستی کوردن چەندین ساڵە پشتیوانی لە کورد دەکەن و هەوڵدەن ئەزمونەکەی بەرەو پێشەوە بەرن زۆر هاواریان کرد وتیان بابەجان ئێستاکە کاتی ریفراندۆم نییە ئەمە مەسەلەی دروستکردنی دەوڵەتی کوردستان لە کاتی ئێستاە لە ئەجندای ئێمەیان نییە کاتان لێ ئەەکەین تەخیریکەن بۆ کاتێکی تر ئێستا ئێمە مەشغوڵین بە شتێکی ترەوە مەشغوڵین بە شەڕی داعشەوە چونکە ئەگەر ئێوە ئەمە بکەن ئەوە وڵاتانی تر تورکیا ئێران عێراق ئەمە ڕەنگە قبولی نەکەن ینی کێشەیە دروستە بێ ئەو کاتە هەموو مەشغوڵێتەکە هەموو سەرنجەکان ئەڕاتە سەر ئەم کێشەی ئێوە داعشمان لەبیرەچێتەوە بۆیە کاتان لێ ئەەکەین واز لەمە بێنن بۆ کاتێکی تر تاخیریکەین ئێمە لە قۆناغی داهاتۆ پشتیوانیتانەکەین ئەمان نەخوێ بتان هەر ئێمە ئەیکەین و ئەیکەین و حساب نەبوو ئەمریکاکەین نەبوو فەڕەنساکەین نەبوو بەریتانیاکەین نەبوو تورکیا و نەبوو ئێرانەکەین کە ئەنەهوو ئەمانە قووەتێکی ڕزمای ئەوەندە گەورن لە بەرامبەر هەموو وڵاتانە وەستاون بۆیە بینی لە دوای ریفراندۆم چیمان بەسەر هات ینی کارەساتێکی زۆر زۆر گەورەی خەڵقان پێگەی هەرێمی کوردستان ئەگەر ینی هەندێک جار وەکو بڵێ هەوڵی ئەو وڵاتانە نەبووە ڕەنگە هەرێمی کوردستان بە تەواوەتی بکەوتایە ئەمان پشتیان بە تورکیا و ئێران بەست بوو تایبەتی پشتیان بە تورکیا بەست بوو چونکە گرێبەستی 50 ساڵەیان لەگەڵا کردبوو نەوتیان پێفرۆشت و نازانم چیان کردبوو بەڵام تورکیا ینی سەرسەختترین دوژمن بوو لە مەسەلەی ریفراندۆمە هەرزوو سنوورەکانی گرت و ئەنی هەوڵێدا ئەم تەجروبەی هەرێمی کوردستانیش بکەوێت تر نازانم دەرزان لەمە وەرگرتووان لەمە وەرنەگرتووە بەڵام بەداخەوە کورد بەردەوام قوربانی بڕیاری تاکڕەوانەی سەرکردە سیاسیەکانێتی ئەگەر دروست بێ ناویشان بنێ سەرکردەی سیاسی بۆ سەرکردەمان نییە ئەگەر سەرکردەی کەسێک سەرکردەی سیاسی بێت بڕیارێکی تاکڕەوانەی وا نادات ئەو کەسە سەرکردەیە کە بڕیارێکی حەکیمانە بات بتوانێت میلەتەکەی لە قۆناغێکەوە بەرێ بۆ قۆناغێکی تر ینی لە قۆناغێکی بۆ دواکەوتوو بیبە بۆ قۆناغێکی پێشکەوتوو لە بۆ نمونە لە هەرێمەوە بیبێ بۆ دەوڵەت دروستکردن بەڵام تۆ هەموو بەپێی هەموو لێکۆڵینەوەکان هەموو لێکۆڵەرە سیاسی ئەوانەی کە شیکاری سیاسیان نەکرد یانوی با بە ئێستا کاتی ریفراندۆم نییە کاک مەسعودی برا من هەر یەکەم و تەواو باشە بەس وەکو لەسەر ئاستی بەغداش پێشتر دەوترا کێشەکان دەبێت لە هەولێر چارەسەر بکەن بە تایبەتەوەی کە پێوەست بوو بە عێراقەوە بڵێن پێکێنانی حکوومەت و کێشەکانی تر ئێستا بۆ لە عێراقیش جگە لە ئاسینە دەوڵەتی لە عێراقی شەر پێگە زۆر لاواز بووە
یعنی بۆ نمونە کاتوتە سەر ئەوەی کە بەرپرسانیێرێن بۆ موچە بپارڕێنەوە بڵێ ئەزانی بۆ چونکە ئەم حکوومەتە ڕاستە ئێستا کە بۆ نمە پارتیە لە من 45 کورسیم هەیە و نازم ئەوڵە ئەوە کورسیم هەیە بەڵام ئەم حکوومەتە پشتگیریەکی جەماوەری نییە ینی خۆ بەغداد حیزبە سیاسەکانی بەغداد سیاسەکانی بەغداد یعنی لە تۆوایە دیراسی وەسی ئێمە ناکەن نازانن چیە گوزارێت لە هەرێمی کوردستانە زۆر بە وردی دیراسەکەن و ئەزانن چیە گوزارێت و ئەزانن بۆ نمونە ئەم حکوومەتە خەڵک بەردەوام ناڕزایەتی لە بەرامبەریا هەیە هاتۆتە سەر جادا خەڵک لە بێدەرەتانیاژی خەڵک موچەی نییە و خلافێکی ناوخۆی زۆر گەورە هەیە هەم لە نێوان حیزبەکانە هەم لە نێوان هەر حیزب و بەتەنیا سا بۆ نمونە لە نێو پارتی دیموکراتی کوردستانە خلاف هەیە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆی خلاف هەیە ناو بزوتنەوەی گۆڕانە خلاف هەیە هەموو ئەمانە وای کردووە کە طبعاً سەر ڕێ ئەوەش کە کوردستان هەرێمی کوردستان ئەو بڕیاری سربەخۆی ئابووری و نازەمەوەی کە نەوتی دەرهێنا و فرۆشتی بە بێگەڕانەوە بۆ بەغا و کۆمەڵە شەلۆ بابەتانی کردووە یعنی بووە بە دیلی دەستی کۆمپانیا بیانێ گەورەکانەوە وای لێ هاتووە ئەبینێ نەوتەکەی فرۆشتووە بۆرەکەی فرۆشتووە ینی لە بەرمیلێک نەوت ئێدا بە 45 دلار وەزن 5 دلار 7 دلار شتێکی واگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان توانای دانی موچەی نییە ئەوانیش ئەمە بە فرسەتێکە زانن بۆی پێگەی هەرێمی کوردستان زیاتر لاوازکەن نەهێڵن کوردستان کە پێشترۆک و دەوڵەت مامەڵەیە کرد هەندێک جار لە سەروی دەوڵەتیشەوە مامەڵەیە کرد ئەوان ئەمیان پێ قبول ناکرد ئەڵێن على الأقل وەکو هەرێمە فیدراالیەکە ئەوەی کە لە دەستورا بۆ دیاری کراوە ناتوانانی تۆ بۆ نمونە هەرێمێکی فیدراالی ناتوانانی تۆ بەتەنیا خۆتنەوە بفرۆشی دەواازەی سنووریەکان ناتوانانی خۆت بەتەنها بەڕێوە بەری مەسلەی مەوادی قاچاق بێنی تو هەموو پارە و سەرۆت و سامانەکەی کۆمەڵی کۆمپانیای حیزبی و خەڵکی حیزبی بیبن بۆیە من بەڕای من مستەفا کازمی ئێستا پێویستی بە شەرعێتێکی انتخابی یەک انتخابات بکات شەرعێتێکی انتخابی بە قووەتی هەبێ بڕوات بێت کوردستان لەوەش لاوازترەکات ئەو کاتە ئەبینی دەواازە سنووریەکان چۆن هێزی دژە تیرۆری برد و دەواازە سنووریەکانی جنوب و ئەوەی ناوەڕاست ئەوەی کە دیال لە ئەوانی هەموو کۆنتترۆل کرد بڕوات بە هێزی دژە تیرۆرە هێنێت دەواازەی ئیبراهیم خەلیل و باشماخ و هەموو ئەوانش کۆنتترۆلەکات ئەگەر ئەمان جوان ئیداری نەکەن بەڵام ئەگەر ئەمان جوان ئیدارەی بکەن بە شەفافانە ئیدارەی بکەن ئەو میلەتەکە ینی دەرامەت و داهاتەکەی بەڕوونی بۆ میلەتی کەشف بکەن و لە پێناو میلەتەکە ئەسەرفی بکەن ئەو کاتە ئەگەر ئەمان خۆشیان توانای مقاومەی مستەفا کازمیان نەبێت میلەتەکە لیان قوبوڵ ناکە بەڵام ئێستاکە بەداخ ئێستاکە میلەتەکە داوای مستەفا کازمیەکە داوای ئەوا کە موچەکەی بڕاتە سەر بەغداد زۆرە بینین دەنگەکان کەمی ژنین ئەو دەنگانی داواکەن کە مستەفا کازمی بێ دەواازە سنووریەکانیش بگرێت چونکە معقول نییە و دەواازە سنووریانە بەم شێوەیە کۆمپانیای حیزبی ئەوە سوکایەتی بم دەواازە سنووریانەکەن و پارە و سەرۆت و سامانەکەی بخۆیان باشە بە زۆکەوەی کە ئەمڕۆ لە دیدار لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقیش سەرۆکیەرێم باز لەوە دەکات کە بەناوی کوردەوە قسەدا کورد شانازی بە عێراقی بوونەوە دەکات خوێندنەوەت بۆ ڕستەیە چییە بە عێراقی بڕوات بێ ئەوانەی کە خۆیان ناوە سەرکردەی سیاسی ئەوانەی کە خۆیان کردو بە دەمڕاستی ئەم میلەتە داماوە بڕوات بێ بەردەوام شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کردو نێرە ئەمڕۆ نییە هەر ئەمڕۆ نییە بەردەوام شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کردووە بڕۆ مێژویان هەڵبەرەوە ڕۆژێک لە ڕۆژان نیانێت و ئێمە عێراقینی تەنان لەو کاتەشی کە ڕیفراندۆمیانە کرد نیانوتوە من ئێمە عێراقینین و هەروتوانە ئێمە عێراقین و شانازی بە عێراقی بوونی خۆمانەکەین دوو ڕۆژ دوای ئەوەش کە ڕیفراندۆمەکە کرا و نەتیجەکەشی دەرچوو هەر شانازیان بە عێراقی بوونی خۆیانەوە کرد بەڵام بەداخەوە ئەگەر میلەتێک هاوڵاتێکی داما و موچەخۆرێکی داما و کاتێک کە داوای موچەکەی خۆیەکات ئەڵێ بابەجان ئەم غەدرە لەسەر من ڕابگرن ئەو موچەی کە بەغدا ئەینێرێت بۆ من مەیدەنە بندیوار من داوا ئەکەم ئێوە موچەکە لەبەر ئێوە دەستپیسن موچەکەی من ئێوە نەمبەنێ من ڕاستەخۆ لە بەغاوەرەگرم هزار تۆمەتی بۆ دروستەکەن ئەمە خیانەتەوە قەوارەی هەرێمی کوردستانە ڕوخێ و نازم هەی باشە تۆ چی بۆ بەغا لە بەرچاو هەموو کامێرەکان ئەڵێ من شانازی بە عێراقی بوونی خۆمەواکەم و ئەچیتە بەغا و ڕۆژ وەکو کاروانسەرای لێ هاتووە بەغا هەر ڕۆژی وەفدێکدانە ڕات و لەوێ ئەپارڕێنەوە لە مستەفا کازمی و لە نازم لە کێ و کێ لەم سەرکردە شیعە و هەروە سەرکردەی حیزبە سیاسیەکان بۆی کە 2 دلارتان 2 دینارتان بۆ بنێرێ بۆچی ئەمە خیانەتکردنیە بۆچی ئەمە ڕوخانی قەواری هەرێمی کوردستان نییە بۆچی ئەگەر فەرمانبەرێکی داما و لە تاو ئازاری برسێتی لە تاو ئازاری نەخۆشی داوای ئەوە بکات بڵێ من موچەکەی خۆم با ڕاستەخۆ لە بەغا وەریگرم با خەڵک نێت کە کۆمەڵێک گوێزگەی مێژوویش هەر شانازیان بە عێراقی بوونەوە کردووە بۆ نمونە وەختێک کە بووە کە دژیەوە بوون کە هەرێم فیدراڵەتی هەبێ پەرلەمانی خۆی هەبێ هەڵای عێراق لەسەر دام و دەستگاکانی هەرێم نەبێ نێم حاڵەتانە هەبووە
ینی هەندێک جار بە حکمی ئەوەی کە پێگەی هەرێمی کوردستان بە تایبەتی کە عێراق لە حاڵەتێکی لاوازە بووە هەرێمی کوردستان تا ڕادێک بەهێزتر دەرکەوتەوە بە تایبەتی لە دوای دۆزینەوەی نەوت و لە هەرێمی کوردستان و ئەو بیرانی کە هەڵکەندرا و کۆمەڵە گرێبەست و شت کرا جۆرە لە جۆرەکان هەرێمی کوردستان ینی وەکوتم وەکو دەوڵەت تەسەڕفێکە لەبەرەوەی کاتە عێراق هەم لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووریەوە تووشی کۆمەڵی کێشەی ناوخۆی و نازان مەسەلە ئێرهاب ئەوانە ببەوە بەجۆر لە جۆرەکان نەیەتوانیت ینی سەیطرەکە بەسەر ئەم دۆخی هەرێمی کوردستانە وەکوتم وەکو دەوڵەت تەسەڕفیان کرد بەڵام لەو کاتەشە نیان شاردووەتەوە ینی حاشایان لە عێراقی بوونی خۆیان نەکردووە ینی تەنانەت سەیریکە لە شەڕی ناوخۆیە ئەو کاتێک ئەم دوو هێزی سیاسیە شەڕی ناوخۆیان کردو بینی بۆ نمونە لە سیوەکی یاوی ساڵ 1996 جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ عێراق ئەو عێراقی ئەو سەدام حوسێنی 1970,000 فعالی کرد و 5,000 هەڵەبجەی و 8,000 بەرزانیەوەوانە هەر ئەوەی پێ باشتر بووە لەوەی بۆ نمونە لە بەرامبەر هێزێکی ترا بدۆڕێت یاخود ئەوەی کە وای داناوە کە تەوازنی هێزی بەوە گەڕانەوەتەوە بۆیە منەڵێم لە هەموو قۆناغەکانە من مەبەستم تەنها پارتی دیموکراتی کوردستان نییە یەکێتی نیشتیمانی کوردستانیشە ئەمانە هیچ کاتێک حاشان لە عێراقیبوونی خۆیان نەکرد بەس وەکەوەی کە بەڕێزوتت ئەگەر هاوڵاتێکی ئاساییەم قسەیە بکە بڵێ من شانازی بە عێراقی بوونەوە دەکەم هەڵای لەسەر دروست دەکرێت ئەوەی کە وەرپسانی هەرێم دەیکەن بازرگانیە بە کوردایەتی بە ناوی کوردایەتیەوە بڵێن تاڵانی بکرێت نەوت بدەزرێت خۆیان دۆڵەماند بکەن بڵێ ینی لەو ماوە شەوتارێکم نووسی لەسەر مەسەلەی ئەوەی کە خەڵک هەڵخەڵەتاندن خەواندنی خەڵک مارکس قسەیەکی هەیە ئەڵێ ئاین ئەفیونی گەلانە بەڵام منم قسەی بە موتڵەقی وەرناگرم بەس ئەکرێ ئاین وەکو ئەفیون بەکاربهێنرێت هەندێک خەڵک ئاین وەکو ئەفیون بەکاربهێنێ بۆ تەخدیرکردنی بەرامبەرەکەی بە جۆرێکەوە من دووشتی تری بۆ زیاد دەکەم مەسەلەی کوردایەتی و ئێستاش چاکسازی هاتۆتە سەر ئەمانش وەکو ئەفیون بەکارهێنرێت وەکو موادی مخەدیر بەکارهێن بۆ تەخدیرکردنی بەرامبەر لە شەڕەکانی ناوخۆیە و لە دوای شەڕی ناوخۆش مەسەلەی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و دەوڵەتی کوردی و ئەمانە بەردەوام بۆ تەخدیرکردنی بەرامبەر بەکاران هێناوە هەر کاتێک کە تۆ باسی مافی خۆتەکەی بابە قەوارەکەمان و ئێمە کورد 100 ساڵە شەڕەکەین لەسەر ئەوەی قەوارەیەکمان هەبێ و تۆ نابێ داوای مافی خۆتکەیت و نابێ باسی بەغدا و ئەمانە بکەی ئەوەی کە بۆ خەڵکیان تەحریم کردو بۆ خۆیان 100 جار حەواڵیان کردووە بەڕاستی ئەمە گوناحێکی زۆر گەورەیە یعنی من ئەمە جارێکی تر ئەمە دووفاتەکەمەوە کاک حەکیم قەوارەی هەرێم بەوە ناڕوخێت فەرمانبەرێک لە تاو ئازاری برسێتی داوای ئەوە بکار کە موچەکەی ڕاستەخۆ لە بەغاوار بگرێ بەچی دەڕوخێ قەوارەی هەرێم بە گەندەڵیە ڕوخێت بەوە ئاڕوخێت کە تۆ هەڵبژارنێکی باش نەکەی بەوە ئاڕوخێت کە تۆ حکمی بنەماڵەی فەرز بکەیت چونکە حکمی بنەماڵەیت فەرز کرد لەسەر هەر شوێنێک ئەو کاتە ئەم بنەماڵەیە ئەبن بە سەید وای لێ دێت کە ئیتر خۆیان وەکو بڕێ مرۆڤی دەرەجەیەکە بینن خەڵکی تر لە مرۆڤی دەرەجە دووە بینن ڕەنگە ڕاستە کۆمەڵی خەڵک دوایانەکەون و بەرچاویانەگرن و ئەوانە شەو ڕۆژ بە شان و باڵیانە هەڵەدەن بەڵام زۆرینەی خەڵک ڕقی لیانە بێت چونکە باوای ئەمە نەماوە ینی سەردەمی مەلەکێت و ئەمانە تقریبا ینی کۆتایی پێ هاتەوە لە دنیا ڕەنگ ڕاستە لە چەند وڵات و ئەوانەیە ماوە لەم وڵاتەی ئێمەیە بڕوات بێ کاک حەکیم وەختی خۆشی کە مەسەلەی ئەوەی کە مەلیک فەیسەڵ کراوە بە مەلیکی عێراق طبعا هینێ کراوە وەکو بڵێ جۆرێک لە ڕاپرسی کراوە لە عێراقا ئەم منتیقەی سلێمانی ئەوانە ڕازی نەبوونەوە مەلیک هەبێت ڕازی نین بە حکمی مەلەکی یعنی تۆ ئەو کاتە لە ساڵ 1920 تۆ ڕازی نەبی ئێستا چۆن ڕازیەبی بۆی بنەماڵەیەک حکومت کات لەبەر ئەو باشترین شت ئەوەیە ئەوەی کە لە جاتی ئەوەی بە کوردایەتی و مەسەلەی چاکسازی و نازام کۆمەڵی کە لەگەڵ ڕێزما بوو تێفشەی قەومی ئەمانە خەڵک تەخدیر بکەن و خەڵک بخەوێن و ئەوانە وەکو تەنویمی موگناتیزی لە جاتی ئەمانە پێن سیستمی سیاسی وڵاتەکە چاک بکرێ هەڵبژارنێکی باش بکرێ شەفافێت هەبێت سەروەری یاسا هەبێت ئەمانە هەبێت بڕوا بێ ئەو کاتە هەموو خەڵک پشتیوانیانەکە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە
هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا. ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 773 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕێز کاکی دکتۆر بینی سەر ئاستینا و خۆی هەرێم بڵین لەسەر ئاسینا و خۆش هەرێم زۆر لاواز بووە. گەر لاواز بۆ کارەکەی سەر ئاسینا و خۆ چییە لەسەر ئاسینا و خۆ هەرێم لاواز بوو بێت؟ وڵی بەداخەوە کاک حەکیم یعنی شیعاری ئەم حکومەتە دروشمی ئەم حکومەتە کە پێک هێنرا هەر ئەو سێلایەنە سەرەکی کە پێکیان هێنا پارتی وێکێتی و گۆڕان دروشمە ڕئیسیەکان بریتی بوو لەوەی چاکسازی بکرێت. بەڵام ئێستا بینین پاش ئەم هێنان و بردن و ساڵێک و ئەوەندە بەسەر تەمەنی حکومەتەکەیان ڕۆیشتووە تقریبا 6 مانگجارێ هەر بە یاساکەەوە یاسای چاکسازی کە ئەو شتێکی ئەوتۆ نییە. یعنی ئەگەر جێبەجێش بکرێت شتێکی ئەوتۆ ناگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. 6 مانگ هەر پێوەی خەریک بوون ئەم یاسایە چۆن دەربکرێت چۆن دەرنەکرێ و ئەیان گەڕان و ئەیان هێنا و ئەیان بێت و دوایەوەی کە یاساکەشان دەرکردو کەوتۆتە بواری جێبەجێکردنەوەی سایش ئەسەرێکی ئەوتۆی دیار نییە. ینی نازانین ئاساوارەکانی دیار نین ئەم یاسایە چی بەسەر دێ و چی گۆڕانکاریەکە لە هەرێمی کوردستان. ئەم دروشمی چاکسازیە کە دروشمێکی زۆر گەورەی و بەرزیان کردبووەوە ینی دڵی خەڵکیان بۆ خۆش کردبوو کامە حکومەتی چاکسازی و کابینی چاکسازی و نازەمەمانە بێت. بەڵام بەداخەوە فەشەلی هێناوە. لە چیدا فەشەلی هێناوە؟ ینی لەوەی چاکسازی بکات لە بەڕێوەبرنا فەشەلی هێناوە. ینی سەیری کە کاک حەکیم مستەفا کازمیەک 6 مانگ 7 مانگ 8 مانگ 9 مانگ 10 مانگ 11 مانگ 12 مانگ 13 مانگ 14 مانگ 15 مانگ 16 مانگ 17 مانگ 18 مانگ 19 مانگ 20 مانگ 21 مانگ 22 مانگ 23 مانگ 24 مانگ 25 مانگ 26 مانگ 27 مانگ 28 مانگ 29 مانگ 30 مانگ 31 مانگ 32 مانگ 33 مانگ 34 مانگ 35 مانگ 36 مانگ 37 مانگ 38 مانگ 39 مانگ 40 مانگ 41 مانگ 42 مانگ 43 مانگ 44 مانگ 45 مانگ 46 مانگ 47 مانگ 48 مانگ 49 مانگ 50 مانگ 51 مانگ 52 مانگ 53 مانگ 54 مانگ 55 مانگ 56 مانگ 57 مانگ 58 مانگ 59 مانگ 60 مانگ 61 مانگ
کە بێ پشت و پەنایە مستەفا کازمیش پشت و پەنایەکی نییە لە پەرلەمان هیچ کورسیەکی نییە هێنرا کرا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ینی ئەو هەموو خلافەی کە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەیە ئەم 15 کورسی و 20 کورسی هەیە وەرە لەم 15 و 20 نازام چییە کۆی بکەرەوە و زۆرینەیەکی بۆ دروست بکە و تاوکو مستەفا کازمی بکەیت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبینی مستەفا کازمی لە 100 ڕۆژی حکومڕانیەکەیە یعنی هینی بەرجەستەی تەواو هەیە چاکسازی بەرجەستە بینیت سێریکە خاڵە سنووریەکانی هەموو کۆنتترۆل کردووە کۆمەڵشتی زۆر باشی کردووە ئێ باشە ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەی ئێمە حیزبەکەی 45 کورسی هەیە هێزی چەکداری هەیە باش ئەگەر ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر ڕاستگۆیە با دەست پێ بکات لە خاڵە سنووریەکانی خۆیەوە دەست پێ بکات لە ئیبراهیم خەلیلە وەکو مستەفا کازمی ئەوش هێزی چەکدار هێزی پێشمەرگە هێزی هەفتیان هەشتا لە چاتیەوەی بیبا بۆزینی وەرتێ بابیبا لەسەر خاڵی سنووری ئەوەی ئیبراهیم خەلیل و پەروێزخان و نازامکێ و ئەوانە باشماخ و ئەوانە دای بنێت حکومەت دەستی بەسەرا بگرێت ئەبینی وەزیری مالیە خۆی هاوارەکە ئەڵێ بابە من ئەمر دەرەکەم بە قسەم ناکەن لەبەرەوەی هێزی چەکداری یا هێزی میلیشیایی کە تایبەت بەم سەرکردەی سیاسی و بەم سەرکردەی سیاسیە دەستیان گرتو بەسەر ئەم خاڵە سنووریانەیە ئەم خاڵە سنووریانە نەوتی قاچاقی لێوە ڕۆشتی قاچاق دێتە ناوە مەوادی ئەکسپایر دێتە ناوە ئەیتر ینی پاشاگەردانێکی گەورەیە هەر کەسە بۆ خۆی پارە بە ناوی کۆمپانیا و بە ناوی ئینی جۆرەوە باش ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەمە بەسیترین شت بوو نەیتوانی بیکات ئایا ئەمە قورس بوو مستەفا کازمی بۆ توانی بیکات لەناو ئەو هەموو گروپەی حەشدی شعبیوانێ کەواتە ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خۆی بەبەستی چاکسازی نیە خۆ چاکسازی بە قسە ناکرێت چاکسازی بە قسە ناکرێت چاکسازی بە کردارەکرێت ئەیتوانی وەکو مستەفا کازمی وەکوتم پشگیرێکی بە قۆتی پەرلەمانی هەیە و هێزی چەکداریشی هەیە خۆی ئەمەی کە ئەوتێ نازام شەڕی ناوخۆ ئەم شتانە دروستە بێت ئەم شتە وانە یعنی ئەو ئەگەر بێت لە ئیبراهیم خەلیلەوە بیکات جارە لە هینەکانی خۆی ئیبراهیم خەلیل و ئەو خاڵە سنووری کە لە بینی سووریا و هەرێمی کوردستان هەیە سمێڵکە ئەمانە هەیە کە ئەمانە طبعاً دەسەڵاتدارانی حیزبەکەی خۆی دەستی بەسەراگرتو کە نازم دەسەڵاتی نییە بەسەریان ناوێت ئەگەر بێ ئەلیەوە دەست پێ بکات بڕوا بێ و کاتە لێرەش بەرگری کەوتووە نابێت ئەو کاتە ئەمریکاش خەڵکی پشتیوانیە کات ئەمریکاش پشتیوانیە کات باش ئەمریکا بۆ پشتیوانی مستەفا کازمیە کات کە هێزی دژە تیرۆرە بات لە دیالە ڕێک سنوورەکەی بە سنووری ئێرانەوەیە و کەسیش قسە ناکات ێ باشە خۆ ئەمەش سنوورەکەی بە ئێرانەوەی بهێنێ و تەواو لە جاتی و هێزی هەفتا و هەشتا هێزی پێشمەرگە بیبی بۆ زینی وەرتێ لە بەرامبەر پەکەکەوانە شەڕی پێ بکە بی بۆ خاڵە سنووریەکان و دەستی بەسەر بگرێت و چاکسازی بکە بەڵام چاکسازی ئەمان هاتوون لە چی لە چیایکە دێن موچەی مۆزەفە بڕن ینی وازانێت چاکسازی بەواکرێت دێت ینی خەڵک برسیەکات مەسەلەی بازار نازانم چی غرامە لەسەر خەڵکە سەپێنێت هەموو ئەمان چاکسازی نی یان بۆ نمونە لە ماوەیەک دەوامی مۆزەفی زیاد کردبوو بەمانە کاروباری ڕۆژانن چاکسازی گەورە بە من ناکرێت چاکسازی گەورە پێویستی بە هەنگاوی گەورەیە بە کردداری گەورەیە و ئیرادەیەکی بەهێزت هەبێت بۆی چاکسازی بکەیت وەکەوەی مستەفا کازمی دەزی پێدا هەرچەند ناوی مستەفا کازمیش یعنی چاکسازیەکی ئەوەندە گەورە نییە بەڵام زۆر باشە لە ئاستی عێراقا تۆ کەسێکی بێپشت و پەنا حیزبێکی ئەوە گەورەیە نەبێ شەرعێتێکی ئەوەندە گەورەت نەبێ لە پەرلەمانە بەڵکو شەرعێتەکە کۆکراوەی لە بینی ئەم هەموو حیزبە متەناقیز و دژبەیەکانە توانیوێتی ئەم هەنگاوە گەورانە بنێت ئەبینی سێریکە وردە عێراق ئەگەڕێنێتەوە ساحەی سیاسی باش بەس بەڕست لە وتارێکە دەڵێ چەندە فیرعون باوەڕی هێنا ئەوەندە دەسەڵاتدارانی هەرێم چاکسازی دەکەن ئەمە لە چی و سەرچاو بێنێ هەڵسەنگان نەکەزانانی چونکە ئەو کاتێک کە بڕیاردەن چاکسازی بکەن کوڕەکانی خۆیان خزمەکانی خۆیان ژن و کەسوکار و خوشک و ئەمانی خۆیان کچەکانی خۆیان ئەهێنە پێشەوە ئەیانکەن بە دەسەڵاتدار و پۆستیان پێ دێت و ئەیانکەن بە ساحبی خاوەن فلانە کۆمپانیا و ویان لێکن بە جۆرێکی وا کە پارێزگارەکە خۆبینیمان یعنی کوڕەکانی خۆیان کوڕێکە کە مناڵێکە یعنی هێشتا تەمەنی قانونی نییە ئەچێ بۆ نمونە شوێنێکە کاتەوە بێ پارێزگارەکە دوای بکەوێ چاکسازی بەم شێوەیە ناکرێت لەم فۆرمە چاکسازی ناکرێت چاکسازی کە تۆ ئەبێت لە خزمەکانی خۆتەوە دەست پێ بکەیت لە کەسە نزیکەکانی خۆتەوە لە حیزبەکەی خۆتەوە چاکسازی بکە ئەو کاتە حیزبەکانی تر دڵنیام خۆیان ئیسیجابیانێت بەڵام تۆ دابنیشی هەچی جونگە ڕئیسیەکان هەچی خێر و بێر و سەروەت و سامانی ئەم هەرێمە هەیە بە ناوی کۆمپانای وەهمی و کۆمپانای فەیک و نازامچی ئەم شتانە بیدەی بە کەسوکاری خۆت بەو کەسانی کە لە خۆتەوە نزیکن مەسلەی گەندەڵی گەورەیان بۆ بکرێت
وا بکرێت کامانە بە ناوی بازرگانی بە ناوی کۆمپانیایەوە پارەیەکی زەبەلاحی زۆر لەو خەڵکە بکێشنەوە لە تەلەڤیزۆنی شۆ بڵێ ئێمە چاکسازیەکەین و لە ساعت 20 موچەی خەڵک بڕێن نە خەڵک بڕوات پێکات نە چاکسازی شەکرێن نە حکومەتە گەشت سەرکەوتووە. مانەی چاکسازی لای تۆ چییە بۆ نمونە ئەگەر ماناکەی چییە چی بکرێ؟ مانەی چاکسازی تەڵعاان بریتە لە چاکردنی ئەو دۆخەی کە هەیە لە خراپەوە بۆ باش لە باشەوە بۆ باشتر ئەگەر هەبێت تەڵعاان ئێستاکە دۆخەکە لەو پەڕی خراپیایە. ئەمەش ئێمە چەندین سێکتەرمان هەیە. بۆ نمونە لە سێکتەری ئابوووریە مەسلەی خەرجی و داهاتمان هەیە تۆ ئەبێت کە چاکسازیەکەی لە داهاتەوە دەست پێ بکەی دواتر خەرجەکانیش بکەی یان هەردووکیان بە هاوتەری بەیەکەوە بکەی. بەڵام تۆ دێی تەنها لە بەشێکی خەرجەکانە چاکسازیەکە ئەمە چاکسازی نییە. بۆ نمونە لە مەسلەی سیستمی پەروەردەیە یاخود لە خوێندنی باڵایە لە سیستمی دادوەریە چاکسازی بەوا ئەکرێت کە تۆ بێی بۆ نمونە لە مەسلەی سیستمی دادوەریە ئەبێت دادگا سەربەخۆ بکەی ڕێگە نەدەی حیزب تەدەخول بکات خەڵکی بێلایەندا بنەی نەک خەڵکێکی حیزبی یان خەڵکێکی کە لاواز کە بەردەوام لە دەرگای حیزبەکان کەوتون و یاخود لەم مەقڕی حیزبی داوای ئەوەی کردووە کە ینی پۆستێکی بدرێتێت ئەبێ خەڵکێکی بەهێز خەڵکێکی خاوەن تەجروبە خاوەن ئەزمون خاوەن کەفاعەت بهێنی بۆ نمونە لە دەستگای دادوەری ئەوانەیە ئادای بنی هەروەها دەستگا سەربەخۆکان ئەوەی دەستگای مافی مرۆڤ و هەیئەی نەزاهۆ ئەمانە ئەبێ بەهێزی بکەی بێلایەن بەسەر چووە هەموویان بەسەر سەرۆکەکانیان سەرۆکی دەستی مافی مرۆڤ بڵێن کۆمیسیۆنە دیوانی چاودێری داراییە دەستی دەستپاکیە ماوەکان هەمووی بەسەر چوە هەموو ئەمانە بەسەر چوە ئێستاکەم بزان میعلانێکیان کردو بۆ مافی مرۆڤ کە على ئەساس کەسێکی تری بۆ دانێن بەڵام ئەوانی تر بەسەر چوون اینجا کاک حەکیم چاکسازی بە چی ئەکرێت ئەبێت تۆ سیستمت هەبێت ئەگەر سیستمێکت هەبێت لەم سیستمەیە خەڵک مقدمە و نەتائج بزانیت یعنی تۆ لە سیستمەکە بە جۆرێکی وابێت ینی تۆ بۆ نمونە ئەگەر زۆرتر کار بکەی زۆرتر خۆت ماندوو بکەی زیاترە دەسەکەوێت خۆی سیستم وایە ئێستا تۆ بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپیە کابرا ئەگەر 6 ساعت کار بکە کرێکی کەمتری دەسەکەوێت ئەگەر 8 ساعت کار بکە کرێکی زیاتری دەسەکەوێت و ئەرزانێ بۆ نمونە بەیانی چی بەسەردێت ئەرزانێت ئەگەر تەمەنی گەشتە 65 ساڵ یان 63 ساڵ بە جۆری وڵاتان ئەزانێت دەوڵەت بەخێوێکات و ئازانێت بۆ نمونە بیمەی کۆمەڵایەتی و نازام چی هەیە سبەینێ بێکار بێت دەستێکی لە دەستبات قاچێکی لە دەستبات دەوڵەت بەخێوێکە بەڵام لەم وڵاتە ئێمە ئەمانە نییە سیستم نیە هیچ لەسەر سیستم ناڕە هەمووی باسدانە بەسەر ئەوی ترە کەم سیستمت نەبێ ینی باسکردن لە چاکسازی ینی وەکو ئەوترێت درۆی هیچی تر نییە هەر بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە بڵێ درۆیەکی گەورەیە بۆ خەواندنی خەڵکە وەکو وتومە بۆ خەواندنی خەڵکە ینی مەسلەی ئەوە نییە چاکسازی این بێت بۆی کە تۆ چاکسازی بکەی ئەبێت سیستمت هەبێت سیستمی ئابووریت هەبێت سیستمی سەربازیت هەبێت باش ئێستاکە لە هەرێمی کوردستانە سیستمە سەربازیەکەی چییە؟ ینی ئێستاکە دوو زۆنمانێ هەر زۆنە و هێزی پێشمەرگەی خۆی هەیە زیاد لە 20 هێزی چەکدار هەیە ئێستا شخص بڵێ لە 20 هێزی چەکدار هەیە شتێکیان دروست کردووە ناوی وەزارەتی پێشمەرگە و چەند لیوایەکیان دروست کردووە على ئاساس زەمانە لیوای یەکگرتوونەوەە لیوای یەکگرتوو بینیمان لە 16 ئۆکتۆبەرە 4 فیشەکان پەیوەندرا جیابوون ینی جارێکی تر لێک جیابوون هەر وەکو ئەوەی کە ئەمە کۆزانی چی وایە کاک حەکیم وەکو کەشوشەیەک ئەشکێت چاکی ئەەکەیتەوە بەڵام هەر ئەوەندە سەختێکی لێبوو یەکسەر بێت و بە دووکەتەوە جارێکی تر ئێمە ئەم چاکردنەوەانەمان ناوێت ئەمانەوێت تێکاڵ بێت ژمانەیە سیستمێکی سەربازی بەهێزمان هەبێ یعنی بتوانێت توانای شەڕی نظامی هەبێت پێشمەرگە مافەکانی بۆ فراهم بکرێت بۆ زەمان بکرێت پێشمەرگە بەڕاستی خزمەتکاری ئەم بەرپرس و ئەو بەرپرس نەبێت چونکە ئەوەی کە پێشمەرگای کات ئەرکێکی نیشتیمانی زۆر گەورەیە بەڵام ئەم ئەرکە نیشتیمانی کەس پێی نازانێت ئێستاکە بەداخەوە کابرا خۆی داوە بە کوشتا لە پێناو کوردستانە خەڵک ئەڵێ میلیشایە بۆ ئەمانە وایان کردو خەڵک بڵێ میلیشایە ئەگەر سیستمێکی سەربازی باشت هەبێت پێشمەرگەیەکی یەک و یەکگرتووت هەبێت تەوجیه و ئەمر لە یەک جیهەتەوە وەربگرێت پێشمەرگەی کوردستان بێت پێشمەرگەی ئەم حیزب و ئەو حیزب و کاکفلان و کاکفلان نەبێت بە هەمان شێوە بەنسبەت سیستمی ئابووری و سیستمەکانی تریش باشە بەس سەبارەت بەبوونی یەکێتی و بڵین گۆڕان لە حکوومەتەکەی ڕۆڵێکیان نیەوان چکە زۆرجا باسی چاکسازی و یاخود بۆ نمونە یەکێتیش پێشتر دەیگوێگەر لەگەڵ بەغداد ڕێک نەکەون و شەفافیت نەبێ شانە هەڵپەساردن کارەکانی لە حکوومەت و هەروە هەڵبژاردننی پێشوەختەش بژار دەماندە ئەمەی کە یەکێتی و گۆڕان هەردووچیان 33 کورسیان هەیە چوونەتە پەرلەمانەوە لەبەرامبەر پارتی 45 کورسی هەیە بە پێکهاتەکانەوە
کە بەداخەوە بەردەوام پشتگیری پارتی دیموکراتیان کوردستی پشتگیری پارتیان کردووە 56 کورسی هەیە لەبەرەوە پارتی پێویستی بە هیچ کەسێک نییە بۆ باکی بە هیچ کەسێکیش نییە یەکێتی گۆڕانی بان کردووە بۆ جوانکردنی حکوومەتەکە بانی کردووە وی لە خۆی توانی حکوومەت دروستکات بۆ جوانکردنی حکوومەتەکە ڕەنگا و ڕەنکردنی حکوومەتەکە بۆی بە وڵاتان و خەڵکی پیشان بدا بڵێ کاکە ئێمە زۆر دیموکراسینەوە هەرچەندە 56 کورسیمان بەڵام پێویستمان بە حکوومەتێکی ئێتیلافی و نازم حکوومەتێکی تەوافقیوانە هەیە ئەوەی کە زۆر جێداخە کاک حەکیم ینی پەرلەمان زۆر بێ ڕۆڵ و بێکارا کراوە ینی پەرلەمان لە جیاتی ئەوەی کە لێپرسینەوە لە حکوومەت بکات دێت دیفاع لە حکوومەتەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ینی پەرلەمان چوەکو پەرلەمانتار چوەکو موەسسەسەکە باشە بەس تۆ بەڕێز دکتۆرات هەیە لە یاسا یاداشتێک بۆ لێپرسینەوە سەرۆکی حکوومەت داوای بەڵگە دەکەن لەسەر لێبڕینی موچەڕەت کرایەوە و یاداشتە هەندێکینی خاڵی پەیڕێوانی تیا بوو بەداخەوە من بۆ هێڵم هەڵم پەرلەمان چوەکو پەرلەمانتار ینی خەلەلی گەورەمان هەیە بەڕاستی عەقلی ینی ئەوەی کە پەرلەمانتاری زۆر بەقووەت من بەسمەوە نییە خوانەخواسەمان لە کاری پەرلەمانی نازان لە کاری پەرلەمانی زانن بەڵام پێویستی بە کۆمەڵی ئیجراءات وانە هەیە ینی مەسلەی ئەوانە ئەم پەرلەمانتاران پێویستە ڕاوێژکاریان هەبێ نابێت لە خۆیەوە هەنگاو بنێت ینی تۆ بۆ نمونە یاداشتێکی وا گەورە تەقدیمەکەی مەفروزە پرسیارە بە چەندین کەس کرده بێت و هەموو خاڵە جوانەکان ئەوانەی کە خاڵی نیزامین هەمووی تیا بێت یعنی من لەم ڕۆژانەیە تەسەوڕ کە کاک حەکیم پرسیارێکم کرد سوالێک کە پەرلەمانتارێکی بەغا ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کردووە و پرسیارێکیش کە پەرلەمانتارێکی کوردستان ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی کردو هەر شەو ڕۆژی فەرخە هەردووکیان ناویان پرسیارە ئەمە کەس نازانێت چۆنایی نووسراوە ئەوە هەمووی بە خاڵبەندی جوان ئستینادی کرۆ سەر دەستور سەرهین لەبەر ئەوە کاری پەرلەمانتاری پێویستی بەوە هەیە ینی ئەم پەرلەمانتارە بەڕێزانە کەفاەتی خۆن اینجا ئەم موەسسەی پەرلەمان ینی زۆر بەداخەوە بێڕۆڵ کراوە ئەویش لەبەر ئەوەی پارتی زۆرینەیەکی هەیە لە پەرلەمانە و خەڵکێکیشی ناردۆتە پەرلەمان بەداخەوەمە لە حیزبەکانی تری شار وایە خەڵکێکیان ناردۆتە پەرلەمان ئەم خەڵکانە طبعا لەگەڵ ڕێزی و حرمەتی زۆرم بۆیان ڕەنگە ئەزمموی کاری پەرلەمانیان نەبێت لە مەسلەی اختصاسان لە بوارە جیاوازەکانە نەبێت بۆیە شارەزایەکی ئەوتۆیان نییە لە کاری پەرلەمانیە بۆیە هەندێک جار ئەکەونە غەڵەتەوە یاخود موەسسەکان نەتوانێت وەکو پێویست باشە بەس ئێستا بڵێن ئێمە دەبین لە بەرنامەی کار قسە لەسەر مافی نەخۆش و بەرنامەی کاری پەرلەمان لە ئێستادا بەکرێدانی مڵکی دەوڵەت و ئەو پێدوایە و دۆسیانەی ئێستان وڵی قەی ناکە کاک حەکیم من پێم باشە ئەو شتانەش باز بکە چونکە ئێستاکە مەسەلەی مافی نەخۆش ینی بابەتێکی گرنگە ئێمە ناکرێت هەندێک بابەتی گرنگ لە پێناو بابەتی گرنگترە ینی ئەمە ئیهمالکن ئەکرێت ئیش لەسەر هەردووکیان بکەین بابەتە گرنگترینەکان بهێنینە پێشەوە ئیشان لەسەر بکەین بابەتە گرنگەکانش بە دوایانە وردە ینی هینێکیان بینێت تەسەلسولێکیان بینێ بەڵام ناکرێت تۆ بابەتە گرنگترینەکان ئیهمال بکەی وازی لێ بهێنیت بەڵام بێ کۆمەڵی بابەتی سانەوی ئەوانەوە خۆت مەشغوڵ بکەی ئەمە شتێکی نامعقولە وئیلا پەرلەمان هەموو لە بێ هەموو بوارەکانی ژیان ڕێک بخە ئەبینێ لە چ بوارێکا کەلێن هەیە لە چ بوارێکان نەقەزەیە هەمووی ڕێک بخات بەڵام ئەبێت بە گوێرەی گرنگیان ئەو کاتە هینی خۆیان پێسەرم زۆر بەکوتیم کابینێکی نەخۆشە زۆر نەخۆشە بڵێن وڵای ئەم کابینەیە کێشەی گەورەی لەمەیە یان تەبان سەر ڕێەوەی کە خلافێکی گەورە هەیە لە بینی حیزبە سیاسیەکانە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و خلافەکەشان نەشاردۆتەوە لە ڕۆژانی ڕابردوو ئەمانەیە بینیمان ئەم خلافە سەر ڕێ ئەم خلافە هەیە لە ناو ئەم هەرێکێک لەم حیزبانەشە خلافی زۆر گەورە هەیە سەر ناو پارتی دیموکراتی کوردستانە خلافی زۆر گەورە هەیە لە بینی باڵی مەسعود بەرزانی و نێچیروان بەرزانی و نازم ئەمانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش خلافی گەورە هەیە بە هەمان شێوە ناو بزوتنەوەی گۆڕانیش هەر خلافی گەورە هەیە بۆی هەموو ئەم خلافانە وای کردووە کە ئەم کابینەیە دەسەوستان وەستاوە کابینەیەکە نەخۆشە و کابینەیەکە ناتوانێت شتێکی گەورە بکات. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیسماعیل نامیق مامۆستای زانکۆ. سپاس بۆ جەناب. سپاس بۆ ئەوەی بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان